ئازیزان لە تەوەریان بەشە قساکەین لەسەر ئاو لەسەرەوەی کە ئاوی سەلامەت چۆن ئاوێکە و هەروەها ئەو ئاوەی کە ئێمە بەکاری ئەهێنین مەترسیەکانی پیسبوون لەسەری چیە ئەو سەرچاوانەی کەواکەن ئاوێکە هەر یەکەی لە ئێمە لە ماڵەکانی خۆمانە بەکاری بهێنین ئاوێکی سەلامەت نییە نەبێت چییە و چۆن ئەم ئاوە کە بێگومان سامانێکی هەرە گرنگە و ئەوترێت تەنانەت لە ساڵانی داهاتوودا ئەگەر شەڕ و ململانەیە لە نێو وڵاتانە هەڵگرسێت پەیوەندی هەیە بە ئاوە چۆن نتوانین بیپارێزین لەگەڵ ئەوەی کە هەرێمی کوردستان و کوردستان بەشێکی گشتی دەوڵەمەندە بەم سامانەوە ئەمانەت لەسەر ئەم بابەتە بدوێن بە میواندارەتی زۆر بەڕێز ڕەنجعەتا کە بەڕێزیان هاوسەرۆکی نوێنەرایەتی سلێمانی ڕێکخراوی سروشتی کوردستان و هەروەها پارێزەری ئاویشن کاک ڕەنج سڵاوت لەبێت زۆر بەخێراتی سپاستا دەکەم بەیانی هەموو لایەک باش سپاس بۆ ئێوە بەیانی بەڕێزیشت باش کاک ڕەنج کاتێ باسی ئاوێکی سەلامەت ئەکەین مەبەست لێ چێ ئەو ئاوەی کە بۆ نمونە ئێمە بەلەوعەکەکەینەوە دێتە خوارەوە ئەوە ئاوی سەلامەتە ئاوی سەلامەت یانی چی؟ زۆر سپاس ئێمە ئەگەر پێناسەیەکی کورتی ئاو بکەین ئاو وەک ڕەگەزێک لە ڕێگەزە هەرە گرنگەکانی ژینگە بە شادەماری ژیاندا ئەندرێت لەسەر زەویە ئەتوانین بڵین هەیبەت و جەمالی ژینگەیە بە ڕستەیەکی کورت ئاو دایکی ژیانە لەسەر زەوی ئاوی سەلامەتیش ئەو ئاوانەیە کە لە یەک کاتە هەم بۆ خواردنەوە هەم بۆ مەلەکردن هەم بۆ ماسیگرتنیش ئەشێت ئەمەوەکو چوارچەوە ژینگەیەکەی وەتە لە کوردەواری لە زانستیش ئەمە بیستماناڵێ بێتان بێ بێبوون بێ بێ ڕنگ بێ ئەوانە ئەو ئاوانن کە ئەتوانین پێیان بڵێ ئاوێکی سەلامەتن لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی بەکارهێنانەوە هەنێ ئاومان هەیە بۆ نمونە بۆ خواردنەوە ئەشێ بەڵام ماسیتیان ناژی یا ماسیتی ئاژی بەڵام بۆ خواردنەوە ناشێ ئەمانە جۆرێتی ئاوەکە وای کردووە بەڵام لە چوارچەوە گشتیەکەیە ئەو ئاوانەیە کە ئەبێ بۆ خواردنەوە بشێ ماسیتیا بژی لە هەمان کاتە بۆ مەلەکردن بشێت بێبوون بێ بێتان بێ بێ ڕنگ بێ ئاوی کوردستان بەگشتی ئاوێکی دەوڵەمەندە کوردستان خاوەنی ئاوێکی دەوڵەمەندە چ لە ئاوی سەرزەوی چ لە ئاوی ژێرزەویش بەکانی و کارێز و ڕووبارێکی زۆر ئێمە دەوڵەمەندین کە هەموو ئەم ئاوانەیش ئەتوانم بڵێم زۆرینەی هەرە زۆریان ئاوی شیرینن کە ئاوی شیرین ڕێژەیەکی کەم و دەگمەنی هەیە لەسەر زەویە کوردستان خاوەنی بڕێکی زۆر لەم ئاوەیە بە خۆشحاڵیەوە ئەمە خاڵێکی جەوهەری زۆر باشە لە سروشتی کوردستانە کە ئێمە خاوەنی ئەوەی ئاوی سەلامەت یان سەلامەتی ئاو هەر کاتێک دووچاری یەکێک لە تێکچووری ئەو پێکاتاری ئاو بووەوە ئەو پێکاتاری ئەو هۆکارانی کە پابندن بە سەلامەتی ئاوەوە دووچاری تێکچوون بۆەوە ئەتوانی بۆ ئاوە بڵی سەلامەت نییە باشە کاتە بە قسە لەسەرەوە بکەین کە ئەو تێکچوونە مەبەست لێ چیەوە چی واکات کە پێکاتەکانی ئاو تێک بچێ ئەو کاتی کە سەلامەتی ئاو ئەکەوتە ژێر هەڕەشەوە یان گومان لە پاچی و لە سەلامەتی ئاوەکە ئەکرێت ئەتوانی بڵێ ئەو ئاوە بە شێوەیەکی باش پارێزگاری لێ دەکراوە یان پاراستنی پێویستی بۆ نەکراوە ڕێگاکانی پاراستنی ئاو لە جیهانە ڕێگە و میکانیزمی زۆرە بە شێوەیەکی گشتی پاراستنی ئاو یەکەم پیس نەکردنیەتی پیس نەکردنی یعنی چی؟ پیس نەکردن هێ بەسەر ئەو خاڵانی کە پیس نەکردن چییە؟ یەکەم پیس نەکردنیەتی دووهەم ئیدارەداریەتی بەڕێوەبردننی ئاوەکەیە واتە ئاومان هەیە پاکە هەموو بەرجەکانی تایە بەڵام مشیاری بەکارهێنانی نییە ئەتوانی ئەم پێ بڵێم ئاوە داپارێزیە لەژێر پاراستنانی ئەم ئاوە ئاومان هەیە پیسە بۆ خواردنەوە ناشێ باسییان ناژی بەڵام وڵاتمان هەیە خاوەنی ئیدارە و بەڕێوەبردنێکی باشە بۆ سەرفکردنی ئاوە لە تەصفیەکردنی لە ئیدارەدادی لە دابەشکردنی ئەمە ئەتوانی بڵێ ئەپارێزرێت بەڵام ئاوێکە کوالیتی باش نییە ئەگەر بەگشتی کۆی کەیتەوە ئەو ئاوانی کە لەژێر هەڕەشەی پیسکردنان ئەمڕۆ لە جیهانە پلاستیک بە ڕێژەی یەکەم هەڕەشەی بۆ سەرپاراستنی ئاو دوای پلاستیک پاشماوەی کارگەکان پاڵاوگەکانی نەوت ئەو کارگانەیە لەسەر ڕێڕێی ڕووبارەکان ئێستا لە کوردستان ئەوانی کە ئیبین باشکرا غەسالەکانی شوشتنەوەی چەولمە غەسالەکانی بەرهەمێنانی چەولم حاڵەتێکی ترمان هەیە
ئاوەڕۆکان کە بەداخەوە کوردستانیش ئالەم مەجاالەیانە ئەتوانم بڵێم زۆر لە دوایە ئاوەڕۆکان ڕاستەوە خۆ تێکەڵی ڕووبار و سەرچاوە ئاوەکانە بێت ئەمە چ کاریگەریەکی بەشێکی دیکەی عەفوەن بەشێکی دیکەی ئەتوانم بڵێم وەکو هەڕەشە بۆ سەر پاراستنی ئاو بەسەر سەلامەتی ئاو زبڵە زۆر بەترسیدارەکانن وەکو پاشماوە پزیشکەکان وەکو پاشماوە کیمیایی زۆر بەترسیدارەکان ئەمە ئەگەر ئاوەڕۆکەشمان لەبیر نەچێتەوە بەڵام مادام باسی پاشڕێی پزیشکیت کرد پێم خۆشە لەسەر ئەم بابەتە بدوێت لە هەرێمی کوردستان چۆن ئەو خۆڵ و خاشاکە پزیشکیانە مەترسیان دروست کردەوە بۆ سەرچاو ئاویەکان زۆر باش ئەگەر کات هەبێ باشی ئەو باسی ئەو چوار لایەنە هەر چواری بکەین لە پاشماوەی پزیشکی لە کۆتاییەوە پێ ئاڕۆینەوە پاشماوە پزیشکەکان ئەتوانین هەژماریان بکەین بە هەرە مەترسیدارترین ئەو پاشماوانەی کە هەڕەشەن بۆ سەر سەلامەتی خاک و ئاو ئەمڕۆ لە کوردستان حکومەتی هەرێمی کوردستان خاوەنی میکانیزمێکی تۆکمە و گونجاو نییە بۆ چارەسەرکردنی پاشماوەی پزیشکی لێرە لەوێ هەوڵێکی ڕێکخراوەیی و چەند ڕێکخراوێک و چەند چالاکوانێ هەیە بیکەن بە خەمی جدی کارگەکانی ڕسایکڵین کەم تا زۆر هەندێکیان زبڵی حکومی پاشماوە پزیشکەکانیان ئەوانین لە خەسارە حکومەکان تا ڕادێ چارەسەریان کردەوە بەڵام بەدەر لەمە پاشماوەی تاقیگاکان دەرمانی ئەکسپایر و هەروەها زبڵی نەخۆشخانە ئەهلەکان هیچ ڕێوشێنێکی چارەسەرکردنی ژینگەی یان پاراستنی ئاو یان خاگیان ڕێگەزەکانی دیکەی ژینگەی بۆ نەکراوە تێکەڵی زبڵی ئاسایی ئەکرێ و فڕێ ئەدرێ کامە خۆی بەخۆی کارەساتە یعنی چی کاریگەریە دروستەکە لە کاریگەریەکەی لەوەی ئەم زبڵانە تابەت بەسەر ئاوە ئەم زبڵانە بۆ نمونە زبڵی تاقیگاکان ئەنواع جۆرەها پاشماوەی مەترسیداری تایە هەر لە پارچەی گۆشت پارچەی لووی سەرەتانی وەرگرتنی نمونونەکانی خوێن پاشەڕۆ ئەنواعی تایە کە ئەمانە دوجار دوای تاواکردنی پشکنینەکە تێکەڵی زبڵی ئاسایی کرد و فڕێ ئەدرێت خۆی بۆ خۆی ئەمە بێ لێرەیان ڕاگیرێت ئەو کۆمپانیانەی سەرقاڵی کۆکردنەوەی خاشاکی ئاسایی ڕۆژانن ئەبێ زبڵی پزیشکی لەگەڵ زبڵی ئاسایی تێکەڵ دەکەن ئەو میکانیزمێکی خۆی هەیە کە بەرپرسانی ژینگە و تەندروستی ئەتوان قسەی زیاتری تیا بکەن بەداخۆ من شارەزای ئەو مەجاالەیان نیم لە ڕووی زانستیەوە ئەوان بە باشی ئەتوان قسەی تیا بکەن زۆر باش کە هەرێم مەترسیدارترین کاریگەری ئەوەیە بۆ پیسکردنی ئاو چونکە ئەمانە کە تێکەڵی زبڵی ئاسایی بوون بە تێپەڕینی کات ئەم زبڵانە پاشماوەکانی دا ئەشۆڕێتە ناو پێکاتەکانی خاک و ئاو وەکو ئەوەی کە لە تانجەرۆی بینین وەکو ئەوەی لە کاتی قرژاڵەی هەولێرەی بینین ئەمانە دوجار خاک ژەهراویەکەن ئاو ژەهراویەکەن کە سووتێدرێژ وەکو ئەوەی لە پێشتر لە تانجەرۆ و وەلەکانی قرژاڵیشی بینین و لە ڕیسایکڵینەکانی تری بینین هەواش پیسەکە دووبارە ئەمە وەکو پاشماوە پزیشکەکان کە ئەبێ بەرپرسانی ئیداری و حکومی و ئیدارە مەحەلیەکان ئیشی زۆر جدی لەسەر بکەن ئەو کۆمپانیانە ئیجبارکەن کە زبڵی پزیشکی و زبڵی ئاسایی تێکەڵ نەکەن نۆرینگەکان هەروە ئیجبار بکرێن دەرمانی ئەکسپایر و هەروە زبڵی تاقیگاکان ئەمانە زبڵی زۆر مەترسیدارن کە ناتوانین بە زبڵی ئاسایی هەژماریان بکەین زۆر باش کاتە یەکێک لە مەترسیەکان ئەوەی کە لە مەترسیەکان ئاوەڕۆکان ئەمڕۆ ئەتوانم بڵێم هیچ جۆرە هەنگاوێکی جدی بۆ نەدراوە لە کوردستانە لە دیەکی بچووکەوە هەتا ئەکا بە شارەدەیەک و داحەیەک و قەزایەک و لەسەر ئاسی پارێزگاکانیش ڕاستەخۆ ئاوەڕۆکان ئەچتە سەر ڕێڕەی و ڕووبارەکان و چەم و کاریاوەکانی کوردستان لەو وڵاتانەی کە بە شێوازێکی دروست ئەم کێشیان چارەسەر کردو چی بۆکەن بە ئاوەڕۆک کاک ڕەنج ئەزانی ئەمڕۆ کۆمەڵێکی زۆر ڕێگای زانستیمان هەیە هەر لەم کوردستان لە چەندەیەکە کۆمەڵی ڕێکخراوی ژینگەی و پاراستنی ئاو و ئەوانەی کە لە ئاوەڕای ئیشەکەن پرۆژەی زۆر بچووکی زۆر بە سوودیان جێبەجێ کردووە بە پارێکی زۆر کەم حکومەت ئەتوانێت ئەو پرۆژانە لە گوندێکەوە دەست پێ بکات لە ناحەیەکەوە باشتر لە قەزایەک و لەسەر ئاستی پرۆژەی استراتیژی گەورەش لە شارەکان جێبەجێکە بەداخەوە ئاوەڕۆکان بە هیچ جۆرێ نابێت تێکەڵی سەرچاوی ئاوی ببن چونکە ئەوانە ئاوی قورسن ئەوانە کە تێکەڵ بوون پارە و تێچوونێکی زۆر لەسەر شانی حکومەت و دەسەڵاتی خۆجیایی ئەکەوێت کە زۆرترە قورسترە باری سەرشان زۆر قورسەکان لەوەی کە بڵێت من پێشتر پرۆژەیەکی تەسفێکردن یا پاکردنەوەی ئاوی ئاوەڕۆم جێبەجێکردن ئەو کاتی کە تێکەڵی ئاوی ڕێڕەی ڕووبارەکان و ئاوی شیرین بوو
کارەساتەکانی بە دوو کارەسات چکە تۆ لە لایەکەوە ئەبێ ئاوەکە وەکو جاری جاران ڕێککەیتەوە لە لایەکشەوە بێ ئاوڕۆکە جیاکەیتەوە باشترین شتە ئەوەیە پێش ئەوەی تێکەڵ بێ ئێمە پرۆژەی چارەسەریمان هەبێت لە لادیەکانەوە لە هەموو لەسەر ئاستی هەموو یەکە نیشتە جێبوونەکان کە ئەمە کارێکی ئاسار و ئەتوان لە یەکەی نیشتە جێبوونەکانەوە دەست پێ بکەن خۆیان بۆ خۆیان لە شێوەی چەند حەوزێکی تەسفێکردنە کە هەمووی بە شێوەی زۆر خۆڕست جیاکرێتەوە کارەبای لەسەر ئاستی هەموو ماڵی ئەوە ئیشێکی قورسە بەڵام ئەتوان لە ئەسەر ئاستی هەموو گەڕەکێک بیکەن دواتر ئاوەکە بۆ سەوزکردنی گەڕەکەەکە بەکاربێنەوە بڕکارەبایکی زۆر کەبی ئەوێ پێم وایە ئەگەر ئاوەڕۆی گەڕەکێک چارەسەر بکەن ئەوەی ئێمە تێبینیمان کردووە لە چەند هزار دلارێک تێپەڕ ناکە کە ئەمە خۆی بۆ خۆی دەستکەوتێکی زۆر گرنگە وایە ئاوەی ناوچەی پیشەسازیەکانەوە کارەساتێکی تر لەبەر ئەوەی کە جەنابەت ئاماژت بۆ ئەو کرد ئاوەڕەکان بەداخەوە تێکەڵی ئاوە شیرینەکانە بێ ئاوی ڕووبارەکان مەبەستمە تێکەڵی ئەو ئاوانە بێت وە دواتر ئەمە تێچوویەکی یەکجار زۆری ئەوێ بۆ پاکشکردنەوەی ئایا وا هەیە ئەو ئاوەی کە دێتە بەلۆعی ماڵەکان بوترێت کە هێشتا بە تەواتی پاکژ نەکراوەتەوە ئەمە ترسی لەسەری هەیە ئێستا ئەوەی ئێمە ئاگادارین ئەگەر پارێزگای سلێمانی هەژمار بکەین لەسەرەوەیش پارێزگای دوهۆک و هەولێریش کە لە زێی گەورە ئاوی خواردنەوە ڕاکێشن و سلێمانیش با بڵین و هەموو بە نزیکەی هەموو قەزا و ناحیە و شارەکانی کوردستان ئاوی گلدراوە بەکارێنن بۆ خواردنەوە زۆرینەی هەرە زۆری ئەم ئاوە گلدراوانە لە شێوەی بەنداو بێ یان ڕووبارە وەرزیەکان بێ یان ڕووبارە هەمیشەیەکان بێ هیچی سەلامەت نییە چونکە بەنداوی دوکان و دەربەندیخان دوو گەورەترین لێ شاوی زبڵ ئەچێتە سەری بەنداوی دەربەندیخان تەنجەرۆ ئەچێتە سەری بەنداوی دوکان ئاوەڕۆی قەڵاتزێ و ڕانی ئەچێتە سەری بە هەموو قەزا و ناحیەکانی شێوە دواتر پارێزگای سلێمانی لە ئاویان بەنداوە ئاخواتەوە پارێزگای هەولێر لە ئاوی زێی گەورە ڕائکێشە بۆ خواردن منتیقەی بەرواری باڵا و هەموو منتیقەی ئەو منتیقانەی کە لەسەر زێی گەورن دوجار هەمویان ئاوەڕۆکان چێتە سەر زێی گەورە واتە ئەم ئاوانە کە بۆ خواردنەوە بەکارهێنرێت بە گشتی هەمویان پیسن و نەیشتوانی لە چوارچەوەی چەند حەوزێکی پاڵاوتنا بڵێن ئێمە کوالیتی ئاوەکەمان گەیاندە سەتاسەت و بۆ خواردنەوە ئەشێت کارەساتێکی تر ئەوەیە کە ئەم ئاوە لە بەندا و ئەو شوێنانەی کە گل ئەدرێتەوە لێ و ڕەوانەی شار و قەزا و ناحیەکان ئەکرێ بۆ خواردنەوە جارێکی تر لە تەنکیەکانە خەز نەکرێت ئەبێ خۆی بە خۆی کارەساتێکە تەنکی سەربانە تەنکی سەربان پێ وایە تەنکی سەربان لە چوارچەوەی ڕستەیەکی کورت و پوختە سفری پلانی حکوومەتە نەبوونی پلانی استراتیجیە بۆ تەندروستی هاوڵاتی ئاو کە چوە تەنکیەوە خەڵتەی لێ ئەویشێت ئاو کە چوە تەنکیەوە گەرمە بێت لە گەرمای هاوین ئاو کە چوە تەنکیەوە معارڕەزە بۆ ئەوەی ژان هەڵبێنێت من تەنکی سەربانی خۆمان لەو کاتێک کە لە حەملەکانی ئینتیخاباتە یا لە هەر حاڵەتێکی ترا بێت سەقفی تەنکیەکە کون بۆ بە فیشەکی تەقەی خۆشی من دوای 2 ساڵ تەنکیم پاک کردوێتەوە فیشەکی ڕزیوی تیا بووە تەسەوەرەکەم ئەمە تێبینی کرابێ لای هەنێ هەوڵاتیانی دیش چەندێکە من قورقشمم خواردوێتەوە بەسم خواردوێتەوە بخۆی بخۆی کارەساتە لە کاتێکە کە ئەو وڵاتانی پێشدەست لە پاراستنی ئاو و تەندروستی هاوڵاتیان و پاراستنی ئاوە لە هەر شوێنێ بەلوعەکە ئەەکەیتەوە ئاوێکی ساردی فێدەک بەدەستی تۆ ئەگەن ئەمە نیشانی ئەوەیە کە ئاو لە لووتکەی پاراستنایە حساب بۆ تەندروستی هاوڵاتیە کرێ یعنی کاک ڕەنج کەسی وا هەیە بۆ نمونە ئەڵێ ساڵی جارە پاکی ئەەکەمەوە ئەمە بۆ نمونە باشە ئەزانی من پێم وایە ئەگەر هەفتەی جارێکیش پاکرێتەوە شتا ئاوە سەلامەت نییە چونکە ئاو کە وەستا لە شوێنێک لەبەری نەڕۆشت پێم وانە ئاوێکی سەلامەت بێنێتەوە ئەو قەوزە و ئەوانە تەنکی سەربان هەموو شتێکی تایە خۆی بە ئەو کۆمەڵ و کۆمپانیا هەن سەرقاڵی شوشتنی تەنکی ئاوی ماڵانن بە چاوی سەر ئەبیین چ کارەساتێکە تەنکی ئاوی سەر باشە ئێستا پرۆژەکە ئەمە لە ئاستی حکوومەتە ئەبێ چارەسەری بکە بەڵام ئایا تاک خۆی ئەتوانە ڕێگە چارەیەکی بۆ بدۆزێتەوە ئەزانی هەنێ حاڵەتمان هەیە تاک ئەتوانێت هەنگاوی بۆ بدێ هەنێ حاڵەتی ترمان هەیە زۆر گەورەترە لە توانێ هاوڵاتی پلانی وازلهێنان هەر حتمما لەسەرەوە چارەسەر پلانی وازلهێنان لە تانکی ئەمە پلانێک ئەبێ حکومەت خۆی پێ هەستێت ئەو ڕێکارانەی کە ئێمە ئەتوانین بگەینە وازلهێنان لە تانکی ئاوی سەربان ئەتوانم لە 2 تا 3 خاڵە ڕیزیان بکەم خاڵی یەکەم ئەوەیە کە
حکوومەت ئێمە بەخۆشحاڵیەوە خاوەنی تۆڕێکی ئاوی باشی دابەشکردی ئاوین ئەمە کەس ناتوانێت گومانی ئینکاری ئەوە بکە بۆری بە ئاسانی گەشتۆتە هەموو گەڕێکێک هەموو ماڵێک ینی تەسیساتی ئاو گەشتۆ بە هەموو کوچە و کۆڵانی و ماڵێکی کوردستان بە دەکمەن ئێمە سەرچاوی ئەومان هەیە لەگەڵ زێرابە تێکەڵ بە لە ڕێی بۆری بەجاری بۆری زێرابەوە ئەمە جێگەی خۆشحاڵیە بەڵام دوو خاڵی گرنگی تر هەیە ئەوەی حکومەت لە ئێستایەکە پلانی پێوەرەکانی ئاو لە ئارایە و خەریکی جێبەجێکردین ئەم پلانە بە جدی وەرگرێت پێم وایە هاوڵاتی ئەگەر مانگادە لە ڕێگەی پێوەری ئاوەکەیەوە ئەگەر بڕی 10,000 ئاوی بۆ بێتەوە هێشتا ڕەچاوی ئەوە ئەکات ئەمە حاڵەتەکەی جاران نییە کە من ماگانە لە گۆترە پارەی ئاوم بۆ هاتەوە کاکەم حکومەت ئەو خاڵە بەجددی وەربگرێ پێوەرەکانی ئاو بەجددی خەمی لێ بخوات کاری باشی لەسەرکە خاڵێک لەمە گرنگترمان هەیە چاودێریکردنی بە فیڕۆدانی ئەو لیژدارەی کە مختصن کە تایبەتن بە چاودێریکردنی بە فیڕۆدانی بە هەدەردانی ئاو تکایە لێ ئەەکەین زۆر شێلگیرانە لە بابەتەیە جدی بن ئێستا زۆر ئەم لیژنانە سەردانی گەڕەکەکانەکەن ئەگەر بۆ نمونە کەسێک بە شێوەیەکی زیاد لە ڕادە ئاو بە فیڕۆبە بۆ بەردەرگا شۆڕنەوەی بۆ ئۆتۆمبیل شۆڕنەوەیە لیژنەکان بوریان هەیە بەڵام وەکو لیژنەی چاودێریکردنی عقارات و یەکە نیشتەجێبوونەکان نین یەکێکی نیشتەجێبوون ئەگەر بە تەجاوز دروست کرێت ئەگەر لە نێوە شەوی شابێ ئەشتە سەر موقعەکە و لێ ئەنووسنی و سەردانی تەجاوزات کە بەڵام ئەمە لە لیژنەکانی چاودێریکردنی ئاو نابینین ئەم لیژنانە ئەبێ ژمارەیان زۆر کرێت ببن بە کۆمەڵێت تیمی زۆر فراوان چونکە هاوڵاتی ئاوی بەلاوە گرنگ نییە باشە کاکڕەنج ئەوەی کە جەنابەت باسی ئەکەی پێما بێ هەر گەڕک نا هەر کۆڵانێک و یەکدانە لیژنەی بۆ دابێ لە بەیانیەوە هەتاکو کۆتایی شەو دەبرێ هەنێک جار بۆ نمونە ئەبینی ئاوەکە ئاوی گەڕک سەعاتی 12 دێتەوە خاتونی ماڵ ئەو کاتە تازە مەسەلا حەوش و بەروبانە شۆرە یا پیا و سەیارە شۆرە ئەمە کارێکی بنەڕەتیتری ئەوێ بۆ ڕێگە چارەی ئەوە چییە؟ ئەزانی ئەگەر بەراورد دیکەین بە لیژنە هاوبەشەکانی قایبقابەتی سلێمانی خۆ ئەو لیژدانە هەموو ڕۆژێک کوچە و کۆڵان و دوکانەکانی هەموو پارێزگاکە داگەڕێت بەڵام لەبەر ئەوەی ئەکتیفن لەبەر خەڵک بە چاوێکی چاودێریکار ئەیان بینێت ئیشەکانیان بەردەوامی هەیە 6 مانگ ئیش ناکەن و ساڵێک ئیش نەکەن هاوڵاتی بە چاوێکی زۆر جدی لەسەر خۆی ئەبینێت پابەندبوون هەیە ئەمان بەردەوامن لە ئیشەکەیان ڕۆژانە ئیشەکەن بەڵام سەردانی هەموو دوکانێک ناکەن هەموو ڕۆژێک نا مانگی جارێک دو هەفتە جارێک سەردانی هەمان شوێنەکەنەوە ئێکەواتە هاوڵاتی هەست بە بەردەوامی چاودێریکردنەکە ئەتوانن لیژنەکانی چاودێریکردنی ئاویش بە هەمان میکانیزم ئیش بکەن ئەتوانن بستە زمانی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتەوە لیژنە هاوبەشەکانی قایمقامێت ئەتوانێت بۆردێکی هاوبەش بکاتەوە لە نێوان بەڕێوەبەرەتی ئاو و قایمقامێتی سلێمانیە نە قایمقامێتی سلێمانی هەڵبەت هەموو قەزا و لاحەکانی پارێزگاکانی سلێمانی و هەموو کوردستانیش ئەمە پێشنیارەکەی وابێت چونکە ئاوی شیرین ئەمڕۆ لەژێر هەڕەشەیەکی جدیایە هاوڵاتی بەڕێز لەو کاتێکە سۆندەیەکی ئاوی بەدەستەوەیە خەریکی بە فێڕۆدانی ئاوەکەیە ئەبێت لەو دەقەیە بیر بکاتەوە مناڵێکی 5 ساڵان لە وڵاتێکی ئەفریقی 5 کیلۆمەتر ڕێگا ئەبڕێت بۆ بەدەستهێنانی 5 لتر ئاو ئەنجا بۆ خواردنەوەش ناشێت ئەبێ بکوڵێنرێ ئاوەکە ئەمە هەیبەتی ئاو لای ئێمە دەرەخات کە ئاوی شیرین چ نعمەتێکە خوا بەم سروشتەی بەخشیوە و هاوڵاتی بیر لەوەش کاتەوە ئەو لە چی ئاستێکی بە هەدەرداوە باشە جا کاکڕەنج ئێستا تۆ باسی کەلتورێکەکەی لەسەر ئەوەی کە ئاو بە شێوازێکی دروست بەکاربهێنێت ئەم کەلتورە چۆن دروست دەکرێت؟ ئەو کەلتورە ئەتوانرێت دوو هەنگاوی زۆر جدی بۆ بدرێت هەنگاوێکیان ئەوەیە حکوومەت لە ڕێگەی ناوەندەکانی خوێندنەوە لە باخچەی ساوانەوە هەتا بە زانکۆکان و دواتر فەرمانگەکان و بازاڕ و شوێنی گشتی ئەتوانێت هەڵمەتێکی وای بۆ دەست پێ بکات نەک لە چوارچێوەی 20 ساری ژەرنووسێکی تەلەڤیزۆنیە ئەتوانێت پرۆگرامی بۆ دانێت پلانی بۆی هەبێت چونکە ئەهێنێت ئاو ئەهێنێت ئاو بوونی ئێمە بە ئاوەیە لێگە چەند ساڵی دیکە ناچار ئاو بکڕین ئەو کاتە ئەزان ئێمە چەندێک خاوەنی باڵەخانی بەرز بین چەندێک خاوەنی شەقامی پاروپۆڕ بین چەندێک خاوەنی براندی جلوبەرگ و ئۆتۆمبیل بین کە ئاو نەما مانای ژیان لە مەملەکەتە دامێنێت کاتێکێک لە ڕێگەکانەوەی لە ڕێگەی پەروەردەوە لە ڕێگەی پەروەردەوە حکومەت هەنگاوی جدی بدێت باشە ڕێگاکەی تر ئەوەیە ئێمە بۆ ڕێکخراوەکان خۆمان هەوڵی باشواناوە لە مەجالەیە
نزیک بە 10 ساڵێکە بێ لەم زۆرە باڵی لە پارێزگای سلێمانی زیاتر لە دەڕێکرا و هەوڵی جدی باداوە هەوڵی هەمەلایانە باداوە گەشتۆ بۆی کە ئێستا پاراستی ئەو تا ڕادێک بێ بە خەرێکی جدی لای هاوڵاتی تکاکەت حکومت واز لە بۆردی ڕایۆشکاری سەرفکردنی پارە بێنێت ڕێکخراوەکان بکە بە ڕایۆشکاری خۆی لەم بەجانە لەگەڵ ئەوەی شاوەکو تەواوکاریەک بۆ خاڵی دووە چاودێریکردنی حکومی لەسەر هاوڵاتی زیاد بکرێت چونکە گوڵ لە ڕووی هەموو هاوڵاتیان بێت هاوڵاتی ئێمە خۆی بەلاساریەوە گرتووە کابی ئەمە ڕابگیرێت چونکە پاراستنی ئەو لە وڵاتانی چواردەور و جیهانە بەو جۆرە نییە ئەو ڕێزێکی لە ڕادەبەدەری لێگیرێت دەسەکانە خۆش لەشت ساغ بێت زۆر سپاس بۆ ئامادەبوون ئازیزان لەگەڵتان بەردەوامین تەوەرەکمان ماوە بەیەکەوە ناوبڕێک وەرئەگرین جاچنە لای ئەم تەوەرە کە ماوە کە پزیشکیشە